پەرلەمانی ئەوروپا خەڵاتی ئەم ساڵی ساغۆڕۆڤی تایبەت بە ئازادی بیرکردنەوە بەخشیە ژینە ئەمین و بزوتنەوەی ژن ژیان ئازادی لە ئێران. ڕۆبێرتا مێتسۆلا سەرۆکی پەرلەمانی ئەوروپا لە دوای ڕاگەیاندنی ناوی ژینە ئەمین و جوڵانەوەی ژن ژیان ئازادی وەک براوە گوتی پەرلەمانی ئەوروپا بە شانازیوە پشتگیری ئەو ئازایەتی و بیوریە دەکات کە خەباتیان بۆ یەکسانی و کەڕامەت و ئازادی لە ئێراندا کردووە. ئێمە پشتگیری ئەو کەسانین کە تەنانەت لە زیندانیشەوە بەردەوام بوون لە زیندوڕاگرتنی ژن و ژیان و ئازادی. دەشڵێت ئەم خەڵاتە مانای ئەوەیە ئێمە خەواتی ئەوان لەبیر ناکەین و بەردەوام دەبین لە ڕێزلێنان لە هەموو ئەو کەسانی کە باجی زۆریان داوە بۆ ئازادی. ژینە ئەمینی کچێکی 22 ساڵی خەڵکی شاری سەقزی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو. ڕۆژی 13 ئەیلولی 2022 لە سەردانێکی بۆ تاران و بە تۆمەتی نەپۆشینی جلی ڕەچاوکراو بە پێی یاسا لەلایەن پۆلیسی ئەخلاقەوە دەستگیر کرا. دوای ئەوەی لە زینداندا ڕوبەڕووی ئازار و ئەشکەنجە بوویەوە ڕەوانی نەخۆشخانە کرا و دوای 3 ڕۆژ گیانی لەدەستدا. مردنی ژینا خۆپیشاندانشی گەورەی لە تەواوی شارەکانی ڕۆژهەڵات و ئێراندا دروست کرد لەژێر دوورشمی ژن ژیان ئازادی. بۆ هی فشارەکانیشەوە دەسەڵاتدارانی ئێران ئەرکی پۆلیسی ئەخلاقیان هەڵوەشاندەوە، بەڵام خۆپیشاندانەکان بەردەوام بوون بۆ ماوەی 10 مانگ. ئەوە بوو بەرپرسانی تاران بەهێز و زەبر و زەنگ و دوای کوژانی زیاتر لە 500 کەس و دەستگیرکردنی هەزارانی دیکە خۆپیشاندانەکە کیپ کرایەوە. خەڵاتی ساغەڕۆڤ لە ساڵی 1970ەوە لەلایەن پەرلەمانی ئەوروپاوە دەدرێت بەو کەس و لایەنانەی بەرگران لە مافی مرۆڤ و ئازادی کردووە و لەو پێناوەدا باجی گەورەیان داوە. خەڵاتەکە بە ناوی فیزیازان و سیاسەتمەداری یەکێتی ناڕازی سۆڤێت ئەندرێ ساغڕۆڤ ناونرا و بڕی خەڵاتەکەیش 50,000 یۆرۆیە و ڕۆژی 13 کانونی یەکەمی داهاتوو لە فەڕەنسا دەبەخشرێت بە کەسانی براوە. ژینا چوارەم ژنە کە ئەم خەڵاتە وەربگرێت. پێشتر و لە ساڵی 1995دا لەیلا زانا سیاسەتمەداری باکووری کوردستان کە ئەو کات لە زیندان بوو خەڵاتەکەی وەرگرت. نادیە موڕاد و لەمیە حەجی کە دوو کچی یەزیدی بوون لە ساڵی 2016 خەڵاتەکەیان وەرگرت.